سەلام هاوڕێیان، ئەم کاتتان باش بۆ ئەو کەسانی پرسیارەکەن ئەگەر من لە ئەوروپایا خود لە وڵاتی بەریتانیا بم چۆن بگەم بە کەنەدا، چۆن ڤیزەی کەنەدا بەدەست بێنم. لەم ڤیدیۆ زۆر بە کورتی بۆتان ڕوونەکەمەوە. سەرەتا ئەگەر تۆ ئیقامەی وڵاتی بەریتانیا یاخود هەر وڵاتێکی ئەوروپیت هەیە، ئەتوانی لە ڕێگەی ئۆنلاین وێبسایتی canada.ca وەکو هەر کەسێکی ئاسایی تەقدیمی ڤیزەی کەنەدا بکەیت. پەنجەمۆر ئەبێ بچیتە قونسڵخانەی کەنەدا لە وڵاتی تۆ تیای نیشتەجێ. بۆ نمونە تۆ لە شاری لەندەنی لە بەریتانیا لە گۆگڵ سێرچ بکە بزانە قونسڵخانەی کەنەدا لە وڵاتە لەکوێ و لەوێ ئەچیت پەنجەمۆرەکەیت و چاوەڕێی وەڵامی ڤیزەکەتە بی. جیاوازی تۆ لەگەڵ کەسێکی عراقی چییە کە تۆ خۆت لە وڵاتێکی تری؟ تەنها ئەوەیە کە پشتگیریەکی باشت هەیە بەبوونەی ئەوەی کە تۆ ئیقامەی وڵاتێکی ترت هەیە و هەروەها ئەگەرێکی زۆر باشت هەیە کە وەڵامەکەت پۆزتیڤە بێ و ڤیزە وەرەگری. بەڵام گەرەنتی نییە، تەنها ئەوەی تۆ ئیقامەی وڵاتێکی ترت هەیە سکانی ئەو ئیقامەیەدا ئەنی لەگەڵ ئەپلیکیشنەکەت ئەینێری. ئەگەر تۆ پەنابەری لە هەر وڵاتێکی ئەوروپی یاخود لە وڵاتی بەریتانیا پەنابەری بەڵام هێشتا هیچ جوابێکت نییە، ئیقامەت وەرنەگرتووە محکەمە نەکراوی، ئەتوانی بە پاسپۆرتی عراقیەکەت تەقدیم بکەیت بە ئۆنلاین، بەڵام بە ئەگەرێکی باشت هەیە کە ڕەفز وەربگری. ئایا هەموو کەس ڕەفزی وەرگرتووە؟ نەخێر، خەڵک هەیە پەنابەر بۆ ڤیزەکەشی بۆ گەڕاوەتەوە هاتۆتە کەنەدا. ئەگەر داوای مافی پەنابەری بکەیت لە کەنەدا، ئەتوانن پەنجەمۆری بەریتانیا دەربێنن ئەگە بیانەوێت، یعنی تۆ خۆت و شانست نازانی چەنێ بە دوای فایلەکەی تۆ ئەکەون و شتەکان بۆ نمونە پێشتر لەکوێ بوویتە بە دوواداچوونی بۆ ئەکەن، خۆت و شانست. پەنجەمۆری وڵاتی بەریتانیا لە چەند کەسێکم پرسیوە ئەڵێن زۆر بە ئاسانی ئەگەر خۆیان بیانەوێت ئەتوانن پەنجەمۆرەکەت دەربێنن و بزان کە تۆ پێشتر لە بەریتانیا پەنابەر بوویتە. ئەتوانی تەقدیمی مافی پەنابەری بکەی، بەڵام کەیسەکەت بە ئەگەرێکی زۆر و ڕەفز دەبێت لە بەرەوەڵەن تۆ پێشتر لە وڵاتێکی تر پەنابەر بوویتە. بۆ وڵاتە ئەوروپیەکانیش هەمان شتە، کاتە تۆ تەنها لەسەرت پێویستە کە تەقدیمی ڤیزە بکەیت. ڤیزەکەت وەکووتم بە ئۆنلاین لە ڕێگەی وێبسایتی canada.ca تەقدیمەکەی. ئەگەر ئەتوێ بۆ خوێندن بێ تەقدیمی کۆلێژێک بکە، ئەگەر ئەتوێ بۆ گەشتیاری بێ تەقدیمی ڤیزەی گەشتیاری بکە و بۆ ڤیزەی کار ئەبێت کارێکت دۆزی بێتەوە. ئەگەر کەسێک لە کەنەدا ئەناسی، بۆ نمونە تۆ خۆت پەنابەری لە وڵاتێکی ئەوروپی خزمێکت هەیە لە کەنەدایە، ئەتوانێت کارێکت بۆ بدۆزێتەوە ئەو تەقدیمی ڤیزەی کارەکەیت. ئەگەر پاسپۆرتی وڵاتێکی ترت هەیە، بۆ نمونە هەندێک کەسێ پاسپۆرتی وڵاتێکیان کڕیوەتەوە، خۆیان لە کوردستانن یاخود لە وڵاتێکی ئەوروپی ئەژین یاخود لە وڵاتی بەریتانیا، زۆر ئاساییە، بەڵام ئەبێ ئاماژەی پێ بکەی کە پاسپۆرتی وڵاتێکی ترت هەیە بۆ بەهێزکردنی ئەپلیکیشنەکەت. ئەم شتانەی کە هەتە ئیقامەیە، پاسپۆرت یاخود هەر شتێکی وڵاتێکی ترە، ئەپلیکیشنەکەی تۆ بەهێز دەکات، یعنی چانسی باشترت ئاتێک کە ڤیزەکەت قبول بێت. بۆیە ئەگەر تۆ لە ئەوروپایت زۆر ئاساییە پەنابەری ئیقامەت هەیە، پاسپۆرتت هەیە، زۆر ئاساییە تەقدیم بکە و بزانە ناوتێتەوە یاننا. هیچ شتێک قەدەغە کراونیە بڵێ من ناتوانم تەقدیم بکەم، ئەتوانی تەقدیم بکەیت و چاوەڕێی وەڵام بیت. اینجا ئەگەر هەر پرسیارێکت هەیە لە ئەوروپایت پەنابەر بی یاخود هەر پرسیارێکت هەیە لەسەر وڵاتی کەنەدا، لە کۆمنت بۆم بنووسە و هەوڵێم وەڵامی پرسیارەکانتان بیەمەوە. هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.